بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا سڵاوتان لێبێت. زۆر خۆشحاڵم کە ئەمەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی دیدار و ڕابە. ئازیزان، لە ئەڵلقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا بینەر و بیسەری بابەتێک دەبن بە ناونیشانی لە تاقیگەی وەرگێڕاندا کە تایبەتە بە قسەکردن لەسەر چۆنیەتی وەرگێڕانی دەق لە نووسینی بەڕێز عەبدوڵڵا تاهیر بەرزەنجی. شاوی ئاماژەیەم بەرنامەیە لەلایەن سعید ئەمانیەوە ئامادە دەکرێت بۆ هیوایە ناوەڕۆکی بەرنامەکە جێگای سەرنج بێت. ناوبڕی کوکرد ببینین ئەگەڕێمەوە لاتان. لە تاقیگەی وەرگێڕاندا کە دەقێک وەردەگێڕم وە هەست دەکەم بە ئارەزووی خۆم بەندیخانەیەکی ئاوریشمنینم هەڵدەبژێرم پێ دەڵێم دەق. خاوەندەقەکەیش ناو دەنێم خاوەن زیندان. ئەویش پەسەند دەکەم بۆ ماوەی سەعاتێک یا 2 یا 3 سەعات کۆمە ژێر ڕەکیبیەوە بەپێ ئارەزووی ئەو بجوڵێمەوە. گوێرایڵی زمان و بیر و بۆچوونی بم. کاتێکیش کارەکە تەواو دەکەم وا هەست دەکەم سەربەستی خۆم وەدەستێنەوە. سەر لە نوێ ئاو هەوایەکی ئازادانە دەبینم. بەڵام ئەمە بەو مانایە نایێت کە خاوەندەقەکە وەک خاوەندەقەکەم لێبێت و ببم بە سێبەری تەواوی ئەو. لێرەوە دەڵێم شتێکی مەحاڵە دەقی وەرگێڕاو لە زمانی یەکەم و دووەمدا وەک یەک دەرچێت. لە یەکچوونی دەقی وەرگێڕدراو باوەڕم بە یەکبوونی دەق لە زمانی یەکەم و دووەمدا نیە، بەڵکو باوەڕم بە نزیکبوونەوە هەیە. نزیکبوونەوەکەیش ڕێژەیە. ڕەنگە ڕێژەکەی لای من لە ڕێژەکەی لای تۆ کەمتر بێت، ڕێژەی سەرکەوتنی ئەویش لە ڕێژەی تۆ زیاتر بێت. سەرکەوتن لە وەرگێڕاندا هەموو کاتێک چاوەڕوانی ئەوە دەکەم و ئەوە لە وەرگێڕداوا دەکەم کە بە دروستی کارەکەی تەواو بکات. داوای ئەوەی لێ ناکەم لە 100% کارەکە بگەینێتە پۆپەی جوانی. جوانی وەرگێڕانیش ڕێژەیە. بۆ نمونە ڕێژەکەی لای من 60%دایە، لای تۆ 70% دەردەچێت، لای ئەو لە 180. بەڵام گرنگ ئەوەیە لە هەڵەکاری دوور بکەوێتەوە. ڕێژەی جوانی وەک یەک دەرچوونی دەق لە زمانی دووەمدا بۆیە مەحاڵە چونکە دەق لە 2 زەمەنی جیاواز و 2 ڕۆشنبیری جیاواز دەنووسێت. وەرگێڕیش وەک وەرگری دەق ئێستا بە شێوەیەک وەردەگێرێت و لە کاتی تردا بە شێوەیەکی تر. زەمانی خوێندنەوە و وەرگرتنی دەق هەموو کاتێک بە یەک جۆر دەرناچێت. ناوبڕێک ببینین. وەرگرتنی دەقی وەرگێڕدراو بە پێ زەمەنی جیاوازە. ئەگەر شعری یەکێک لە شاعرەکانی سەردەمی جاهێلی بۆ زەمانی کوردی وەربگێڕێم، بۆ نمونە ئەمرۆ ئەلقەیس ئەنتەرا، نایم بە زمانی مەتۆژ یا وەلی دێوانە وەری بگێڕم، بەڵکو بە دوای زمان و شێوازی شاعرێکی کووردا دەگەڕێم کە لەوانەوە نزیک بێت. ئەگەر شاعری ناوداری عەرەب متەنەبی بکەم بە کوردی، دەچم نالی دەخوێنمەوە تاکو بۆ کارەکەم سوود لە جیهان و شێوازەکەی ببینم، چونکە شێوازیان لە یەکەوە نزیکە. هەردوو بایەخ بە هونەری ڕوانبێژی دەدەن و منیان منخوازیان بە زەقی دەرکەوتووە. ئەگەر دەقێکی نزارقەبانی بۆ کوردی وەربگێڕم، چاکترە بۆ ئەکتیڤکردنی زمانەکە سوود لە شاعرێکی وەک ئەحمەد هەردی یان هێمن ببینم. یا ئەگەر شاعرێکی وەک مۆلەوی بکەم بە عەرەبی، پێش ئەوە سوود لە زمان و جیهانی شاعرێکی وەک ئیبن ئەلفارس دەبینم. زمان و شێوازی گونجاو بۆ وەرگێڕان. ئەگەر وەرگێڕان لای هەندێک کەس ناپاکی بێت، لای من ناپاکیەکەی خۆش و جوان و بەسوودە. لەو جۆرە ناپاکیە ناچێت کە کەسێک لە نیشتمانەکەی دەکات یان کوڕێکی ساختەکار لە کچێکی دڵسۆز دەکات. لە مێژە لە جیهانی وەرگێڕاندا ئەو وتە ئیتالیایەمان بیستووە: هۆ وەرگێڕ، هۆ تاوانبار. بەڵام وتەکە مەجازیە، ناکەوێتە چوارچەوەی واقعیەتەوە، چونکە بە دوواداچوونی یاسایی بۆ ناکرێت. لە وتە ئیتالیە تێشتر
وتێکی نووسەر و مامۆستای ئیسپانی جۆلیز سێزار سانتۆیە کە دەڵێت من سرم لەوە سوورماوە چۆن بەندیخانەکان پڕ ناکرێن لە وەرگێڕ چونکە وەرگێڕەکانیان پڕن لە تاوانی درۆکاری شاردنەوەی ڕاستی و ساختەکاری. لێرەدا هەڵوێستەیەک دەکەین وەرگێڕ هەڵە دەکات چونکە کار دەکات بەڵام گرنگ ئەوەیە بزانین جۆر و ڕێژەی هەڵەکە چۆنە. بۆ نمونە فڵاندەقێک دەکات بە کوردی یان تورکی و دەقەکەی شارەکە لەبارەی دەریاوەیە. بێگومان وشەی دەریا چەندین وشەی هاوشێوە و نزیک بە دوای خۆدا دێنێت کە لە یەک دەشن وەک دەریا، ڕووبار، جۆگا، چۆم، گۆم کە ئەمانە هەمویان پەیوەندیان بە یەکەوە هەیە و خزمی یەکترن. جا ئەگەر وەرگێڕ سەهۆی کرد و لە جیاتی جۆگا گۆمی بەکارهێنا ئەوە ئەم هەڵەیە وەک ئەو هەڵە زەقە نییە کە وەرگێڕێک دەڵێت ئینسانۆلعین کە مانای گلێنەی چاوە. وشە بە وشە وەردەگیرێت و دەکات بە مرۆڤی چاوەکانت. ئینسان بە عەلاوەی ئەلعین کە لە سیاقی دەقەکەدا هیچ مانایەک نابەخشێت. لەم بەشە گۆرانی کوژراوی ژانێکم کە ژانی منیە شعری شاملو بە دەنگی بەڕێز ناسر ڕەزازی ببیستین ئەگەڕینەوە سەر باسەکەمان.
ببلگی منیە بە بەرگێکیش دەمرم کە بەرگی منیە بە بەرگێکیش دەمرم کە بەرگی منیە بە بەرگێکیش دەمرم کە بەرگی منیە زەدەی لەزەتێکم لەزەتی منیە لەسیاوی ناوێکم کە داری منیە دەنیشتی خاکێکم کە خاکی منیە دەنیشتی خاکێکم کە خاکی منیە گریای ژانێکم کە ژانی منیە گریای ژانێکم کە ژانی منیە هیلاکی ڕەنجێکم کە ڕەنجی منیە هیلاکی ڕەنجێکم کە ڕەنجی منیە دەنیشتی خاکێکم کە خاکی منیە بە مەرگێکیش دەمرم کە مەرگی 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 منیە جۆری هەڵە وەرگێڕان لە زمانی یەکەمەوە پێداویستیە. ئەمە شتێکی چەسپاوە تەنانەت نەک لە ئێستای ژیانماندا بەڵکو لە قۆناغی ناوەندیشماندا فێریان دەکردین. وەرگێڕان لە زمانی یەکەمەوە بایەخی زیاتری هەیە، بەڵام ئەوە ڕێگە لەوە ناگرێت لە زمانی دووەمەوە بابەت وەرنەگەڕین. بزوتنەوەی وەرگێڕان لە کۆن لە زمانی دووەمەوە و بە زمانی دووەم دەستی پێکردووە، لەسەر شانی ئەو کەوتووەتە ڕێ و نەشونەمای کردووە. بۆ سەدەیەک دەچێت ئەدەب و ڕۆشنبیری جیهانمان لە ڕێگەی وەرگێڕانی دەستی دووەوە پێگەیشتووە. دوای ڕاپەڕین و دامەزراندنی حکوومەتی هەرێم پەرەی زیاتریستن، کتێبێکی زۆر کەوتنە بازارەوە، ئیتر وەرگێڕانەکە چوون بێت ئەو بابەتێکی ترە. هەمووان حەز دەکەین وەرگێڕان لە زمانی یەکەمەوە کەوێتە گەڕ، بەڵام ئەمە زەمەن و کات و کەرەستەی خۆی دەوێت. ئەگەر من لە جێ کاربەدەستانی وەزارەتی خوێندنی باڵا بوومایە لە کۆلێجی ئادا بەشی زماندا لە جیاتی بەشێکی زمانی بیانی بەشی زمانی جیاوازم دەکردەوە. تا 20-40 ساڵی کۆمەڵی قوتابی دەردەچوون، ناڵێم هەمویان دەبوون بە وەرگێڕ، بەڵام چەند کەسێکی بەتوانە و هەڵکەوتویان تیا دەردەکەوت. مەرجیش نییە هەموو زمانزانێک ببێت بە وەرگێڕ. ئێستا وەرگێڕانمان لە زمانی یەکەمەوە هەیە، لە ساڵانی ڕابردووشدا هەمان بووە، بەڵام ئەوەندە نین. ئەتوانم بڵێم بزوتنەوەکە لە کۆناغی گاگۆڵکێ و دارەدارەدایە. ڕەنگە 30-40 ساڵێکی بووە تاکو ڕێگەی دروستی خۆی بدۆزێتەوە. هەڵبەت بۆچوونێکی سەقەتیش هەیە.
خاوەنەکەی وا دەزانێت وەرگێڕان لە دەستی دووەوە هەر تەنها فارسی و عەرەبی و تورکی دەگرێتەوە بە پێچەوانەوە. ئەگەر لە ڕووسیشەوە یا لە ئیتالیاوە یاخود لە هۆڵەندیەوە یا هەر زمانێکی تریشەوە بابەتێک کرابێت بە فەرەنسی یان ئیسپانی و پاشان کرابێت بە کوردی، ئەوە هەر لە زمانی دووەمەوەیە. وەرگێڕان لە زمانی دووەمەوە. وەرگێڕانیش وەک ئەدەب کەوتووەتە ژێر کاریگەری سیاسەت و ئایدۆلۆژیاوە. ئەدەبی ئێمە و ملەتانی ڕۆژهەڵات دەمێکە بارەکەی بە سیاسەت قۆرسکراوە. ئایدۆلۆژیا ئەدەبی لە جەوهەر و ڕاڕەوی ڕاستەقینەی خۆی دوورخستوەتەوە. خراپترین ناپاکی لای وەرگێڕی ئیدۆلۆژیە کە خزمەتی ئایدۆلۆژیا و بیرروبووچوونی خۆی دەکات یاخود خزمەتی بەرژەوەندی گروپێک دەکات، بەمەبەست نەک بە هەڵات دەستکاری دەق دەکات، بەمەبەست شتی خۆی تێداخەنێت، بەمەبەست نەک بە هەڵە ڕاستە بڕگە و لاپەڕەی لێ دەقرتێنێت. ئەمە جیایە لەو وەرگێڕەی کە لە نەزانیەوە باز بەسەر هەندێک بڕگەدا دەدا. نووسەری ناودار ئەندری لۆڤیفێر نمونەیەکی جوان بۆ وەرگەڕی ئەیدۆلۆژی دێنێتەوە. ئەو ئاماژە بە شانۆنامەی لیسیستراتا دەدات کە ئەریستۆفانیس نووسیویە. لیسیستراتا هەم ناونیشانی شانۆنامەیەکە و هەم ناوی کەسی سەرکەشتێتەی. هەوڵی سەرەکی لیسیستراتا ڕێگرتنە لە شەڕی نێوان ئەسێنا و ئێسپارتا، ڕێگرتن لە خوێنڕشتن و دوورخستنەوەی گەنجان لە شەڕەنگیزی. ئەم شانۆنامەیە چەندین جار وەرگێڕاوە. یەکێک لە وەرگێڕەکان سیلدز بڕگایکی بۆ دەقەکە زیاد کردووە. ڕێگە بە ئەندامانی مەجلیسی پیران دەدات لە کورسا بە پێچەوانەی ئامانجی شانۆنامەکەوە قسە بکەن. نوێنەرەکان دەڵێت نەخێر، ئێمە لەگەڵ بەردەوامبوونی جەنگداین. وەستانی جەنگ ینی پوشەڵکردنەوەی ئەو بڕیارانەی کە ئێمە دەرمان کردوون. جەنگ بوەستێت شتێک نامێنێت خۆمانی پێوە خەریک بکەین. لە بواری ئاین و سیاسەت و بیرروبووچوونی گروپی سیاسیدا دەستکاری لەم جۆرە کراوە. گروپی سیاسی جۆراوجۆر بەمەبەست بۆ شێواندنی نەیانانی خۆیان و داکۆکیکردن لە ئەیدۆلۆژیا و بەرژەوەندی کاری وەهایان کردووە. وەرگێڕان و ئایدۆلۆژیا وەک چۆن مرۆڤ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر کۆچ دەکات، وشە لە زمانێکەوە بۆ زمانێکی تر کۆچ دەکات. ئەوەها دەقیش بەهۆی وەرگێڕانەوە کۆچ دەکات. وەرگێڕان یەکێکە لە وەسیلەکانی کۆچکردنی دەق. دەق لە کۆچە تووشی غۆربەتێکی جوان دەبێت، بۆ نوڕەنگێکی نوێ بۆ زمانی دووەم دەبات. لەو کۆچەشدا وەک ئەوە وایە سەر لە نوێ بنووسرێتەوە و تەمەنی درێژ بێت. کۆچی وەرگێڕان کە بابەتێکی ئەدەبی وەردەگێڕم بۆ ئەوە منیە بیکوردێنم. نامەوێت وەک بەرهەمی کوردی لێ بکەم، نامەوێت وەک شاعرێک یا چیرۆکنێوسێکی کوردی لێبێت. ئەگەر وابێت شتێکی وام نەکردووە. دەمەوێت وەرگێڕانەکە هەوڵێک بێت بۆ هاوردەکردنی تامێکی تر و نامۆ، ڕەنگێکی جیاواز لە ڕەنگەکانی لای خۆمان. هەموو وەرگێڕانێک دەرکردنی دەقە لە گۆشەنشینی کرانەوەیەتی بەسەر ئەوانی تردا. لەم وارەدا قسێکی ئیمبێرتۆ ئیکۆم دێتەوە یاد کە دەڵێت هەست دەکەم دەقەکانم لە باوشی زمانێکی تردا چەندین توانای ئیتیۆلی تر دەدۆزنەوە کە لای خۆم و لە مێشکی خۆمدا نەبوون. هەست دەکەم وەرگێڕ پلێکی باڵایان پێدەبەخشێت. وەرگێڕان پردی پەیوەندیە، دوو زمان و دوو ڕۆشنبیری بە یەک دەگەێنێت. پێناسەکردنی پردیش لە فەرهەنگی زماندا مانای گەیاندن لە خۆ دەگرێت، بەڵام کاتێ دوو شۆناسەکە بە یەک دەگەن لە یەکدا ناتوێنەوە. وەرگێڕان شۆناسی جیاواز دەپارێزێت، وەک جیل دۆلۆز وتوویەتی پرد جیاوازی دادەهێنێت. پردی وەرگێڕانیش دوو شۆناس بە یەک دەگەێنێت، بەڵام جیاوازی شۆناسەکان ناتوێنەوە بەڵکو دەیپارێزێت. زانای بۆری وەرگێڕان ئەندری لۆڤیفێر بەلجیکی ئەوە بە گرفت دەزانێت کە خوێنەر وا بزانێت وەرگێڕان گواستنەوەی ئەسڵە وەک خۆی، نەک دووبارە نووسینەوەی لە زەمن و زەمینێکی تردا. ئێستا بە دیکلەمەی شعرێکی وەرگێردراوی پۆل ئیلیڤار بە ناوی ئازادی کە لەلایەن هاوڕێ ئەمیر ئیسماعیلپور دیکلەمەکراوە ببیستین. شعری ئازادی لا نووسینی پۆل ئێلیڤار
وەرگێڕان لە سەعید ئەمانی. لە دەفتەری سرودەکانمدا لەسەر مێز بەدارەکانەوە بە شێوەیەک بەسەر لیمەوە بەسەر بەفرەوە ئەدنووسمەوە، بەسەر هەر لاپەڕەیەکەوە کە ئەی خوێنمەوە، بەسەر هەر لاپەڕەیەکی سپیەوە، بەژی لە مۆی کاغەزەکانەوە یان بە دەردی خوێنەوە ئەدنووسمەوە، بە وێنە ئاڵتوونیەکانەوە، بە زرێی سەربازانەوە، لەسەر تاجی هەر پاشایەک ئەدنووسمەوە، بە ڕوخساری لێڕەوار و بیابانەوە، بە هێلانە و پرچی سەوزی سەروەوە، لە دەنگدانەوەی منداڵیمدا ئەدنووسمەوە، بەسەر مەڕمەڕی شوشەوە، لە سپێتی نانی ڕۆژانەدا، لە لاپەڕەی گشتوەرزێکی وەعدەدراو ئەدنووسمەوە، لەسەر هەر تیکەیەکی سەوز لە ئاسمانی خۆڵەمێشە، لەسەر سنگی دەریاچەیەکی نووستوو لە ژێر تریفەدا، بەسەر ئاوەڕەی ژیانەوەت ئەدنووسمەوە، بە ئاسۆوە، لە پێدەشتان، لەسەر باڵی پەلەوەران، لەسەر بەرداشی سێبەران ئەدنووسمەوە، لە تۆی شنەی ئێوارانە، لە دەریادا، بە دیوارەی کەشتیەکانە، بە کوێستانی سەرشێتەوە ئەدنووسمەوە، بە هاتوچۆ و خرۆشانی هەورەکانە، لەسەر ئارەقی تۆفان، لەسەر توێژاڵی بۆنی شێو لە بارستایی بارانە ئەدنووسمەوە، لەسەر هەر هەستی یارمەتیەک، لەسەر تەوێڵی یارانم، لەسەر هەر دەستێکی یارمەتیدانم ئەدنووسمەوە، لەسەر پەنجەرەکانی سەرسوڕمان، لەسەر لێوی هەربی سەرێک چەند قاچبانتر لە بێدەنگی ئەدنووسمەوە، لەسەر بەهەشتە لە دەستچووەکانم، لەسەر فانووسە دەریایە ڕووخاوەکان، بەسەر دیواری یاساوە ئەدنووسمەوە، بەسەر غەیبەتی بێهیواوە، بەسەر ڕووتی تەنیاییەوە، تەنانەت بە هەنگاوەکانی مەرگەوە ئەدنووسمەوە، لەسەر مەترسیە بێهودەکانی نیکۆن، لەسەر بەدەستهێنانەوەی سڵامەتی، بەسەر هیوای بێکێشەوە ئەدنووسمەوە، و لە هێزی یەک وشەوە، و لە هێزی یەک وشەوە من سەر لە نوێ ژیان بەدەستێنمەوە، لەدایک بووم تا بدناسم و بدناسێنم، نێو دێرت بکەم ئازادی و نێو دێرت بکەم ئازادی و پڕ بەگەر و هاوار بکەم. بەڵێ عزیزانی و خۆشەویستان، سپاس لەوەی کە تا ئێستا بینەرمان بوون. پێش لە کۆتایی بەنامەکەشمان سرودی منداڵانی بێناو نیشان لە شەعرەکانی ئەحمەد شاملوو بە دەنگی بەڕێز ڕەزا یوسفبەیگی دەبیستن. تا بەرنامەیەکی تر هەر شادی و بەختەوەر بن و ماڵەوە. لا 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 شعري بخيابان دا قورة دبن لا رايلاي لا كولانو كوچي تنگي بربس راودا آوي تيدو كالي كولو قاچاق تياتي وزردبرين چند اسكالا لاگیر فندا و قوچا فانی و دستاوا
دالانی بیناو نشان من دالانی نیو خول ککان من دالانی بیناو نشان من دالانی نیو خول ککان لا 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 شانو جنبی باوکانی ماندو دادوایان نفرینی دایکانی وراد لاجیان داویش لهیوان لاسبینی لا مشجاندا من دالاني بناو نشان من دالاني نيقول ككان من دالاني بناو نشان من دالاني يقول ككان لا 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 جنگلی به باورا و دفشکن بچلی داری به رگا و بردگرن با جنگلی به باورا و دفشکن چلی داری به رگا و بردگرن من دالانی بناو نشان من دالانی نیو خول ککان من دالانی نشان من دالانی نیوکول ککان لا 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 Garuy khinariyan da chikennu Kırbe garuy khinariyan da chikennu Avkatay kadaşkenna wa
نێو خوورکەکان کاوە ئاڵا هەڵگرەکان کاوەکانی نێو خوورکەکان کاوە ئاڵا هەڵگرەکان کاوەکانی نێو خوورکەکان